شاندێکی کۆمەڵی دادگەری بە نوێنەرایەتی سەرۆکی کۆمەڵ و بە سەرۆکایەتی عەبدولستار مەجید کارجێڕی مەکتەبی سیاسی کۆمەڵ سەردانی مزگەوت و تەچیەی شێخ موحەممەد پیرخدری لە شاری هەولێریان کرد. ئەو مزگەوتە لەلایەن دەستێکەوە هێرش کرابوویە سەری و کتێبخانەی شێوێنرا بوو. شاندەکە زیاد لە 25 بەرهەمی مامۆستا عەلی باپیریان پێشکەش بە کتێبخانەی مزگەوتەکە کرد. دوێنێ وەفدێکی باڵا بە سەرۆکایەتی مامۆستا عەبدولستار مەجید وەکو نوێنەری حیزب و نوێنەری مەکتەبی مامۆستا عەلی باپیر و نوێنەری مەکتەبی زانایان کە چوین کە ئێمە پشتگیری خۆمان بەڕاگەیان کەەوە ئەو کتێبانێک کە دەڕامبوویان قورئان و حەدیث و تەفسیر و کۆمەڵشتا و لە میانی ئەو سەردانەماندا نیگەرانی خۆمان دەربڕی وەکو نێسکەی 20 کتێبی مامۆستا عەلی باپیریشمان بەهەدیە بۆ ئەو مەکتەبە برد وەکو قەرەبۆکردنەوە و لە هەر شتێک کە دژایەتی ئیسلام بکرێ ئێمە دژی ئەوەستین. دوای 2 ڕۆژ لە ڕووداوەکە ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر ڕایگەیاند ئەو تۆمەتبارەی هێرشی کردبوویە سەر چەند مزگەوتێکی شاری هەولێر لەلایەن هێزەکانیانەوە دەستگیر کراوە. پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی شێخ موحەممەد پیرخدریش لەو بارەیەوە ڕوونکردنەوە دەدات. کتێب و مەخطوطاتی زۆرمان هەیە کە مەسەلەن بۆ ئامادەکردنی کتێب دانرابوون ئەوەنە بە هیچ شەقەرەبوو ناکرێتەوە. قورئان لە سەروی هەموو شتێکی قورئان لە هەمومان گەورنترە، یعنی لە جێیەکە و لە هەموو شتێکی مهمترە لە کنەمە کە قورئان دڕاندرایە. ئەوە لە کنەمە زۆر جێگەی ئەسەفە ئەوەی هەیە دەستگیر کرایە ئەویش کە ڕێکارە یاسایەکان ئینشاءڵڵا بەتوندی جێبەجێ بکرێ. بۆردی یاسایی کۆمەڵی دادگەری جەخت دەکاتەوە کە بێڕێزیکردن بە مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام پێچەوانەی مادەکانی 2، 17 و 37 دەستوری عێراقا هاوکات لە مادەی 372 یاسای ژمارە 111 سزادانی عێراقی بەڕاشکاوی سزای زیندانیکردنی بۆ دیاری کراوە کە تاکو 3 ساڵ دەچێت. هەر بێڕێزیەک بە پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی زۆرینەی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بکرێ ئەو پێچەوانەیە بە مادە 2 دەستور، مادە 17 دەستور، مادە 37 دەستوری کۆماری عێراق و هەروەها پێچەوانەیە بە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 کە بە ڕاشکاوی لە مادە 372 ئاماژە پێدەکات کە هەر بێڕێزیەک یاخود هەر کەسێک هەر لایەنێک بێڕێزی بکە بە ئاینی پیرۆزی ئیسلام یاخود بە مقدساتی دینی ئەوە ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە و سزای سەختی بۆ دادەنرێت. شەوی یەکشەممە لە سەر دووشەممە کاتژمێریەکی شەو کەسێکی نەناسرا و هەڵی کوتایە سەر مزگەوت و تەچیەی شێخ موحەممەد پیرخدری و دەرگای کتێبخانەکەی شکاندبوو. سەرجەم کتێبە ئاینیەکانی بە قورئانی پیرۆز و کتێبی فەرمودەکانی پێغەمبەریشەوە دڕاندبوو. ڕووداوەکە کاردانەوەی فراوانی لێکەوتەوە و داوای دەستگیرکردن و سزادانی کرا. ئیدریس موحەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.